بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان خۆشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 8 بە خزمەت ئێوەی خۆشەویست دەکەمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری. خۆشەویستان هێشتا لەسەر کتێبی جەژن و یاد و بۆنەکان و هەڵسەنگاندنێکی بەڕێز مامۆستا عەلی باپیرین. ئەم بابەتە ئەندازێکی زۆر قسە هەڵەگرێ بۆیە ئێمە ئەوەنی پێویست بێ لەسەر ناوڕۆکی کتێبەکە یاخود لەسەر خودی کتێبە و خوێندنەوەی کتێبەکە ئینشاءالله و ئەو پرسیارانەش کە لە دەرەوەی کتێبەکە ضرورین بیانکەین ئینشاءالله لە ئەوەنەی کە درکمان هەبێ ئەوەنەی کە شکمان بۆی بچێن ئینشاءالله پرسیارانەشەکەین کە لە زهنیەوەیە ئینشاءالله. مامۆستا زۆر بەخێر بێتەوە. سپاس کاک پەیوەندی وەش بەخێر بێن. سپاس دەکەیت. مامۆستا ئێمە ڕوونمان کردەوە کە عیبادات ئەگەر لەمانە مجەڕەدەکەیە حسابی کەی پەیوەندی نێوان خوا و بەندەیە. یعنی مەبەسم ئەوەیە ئەگەر ئەوەی کە پێگوترە معاملاتیش یاخود ئەوەی پێ بڵێ عاداتیش ئەگەر ئینسان نێتی بۆ خوا بێ و نێتی باشی هەبێ ئینشاءالله وەش هەر بۆیە بێ بە عیبادەت. ویستم قسەیەکی ئالمانەکان لێرە بە نمونە بێنمەوە لە چەند ساڵی ڕابردووە هەمیشایان گوت دین ینی پەیوەندی نێوان خوا و بەندە. بەڵام ئەنگوت مەسەلەن بۆ منە ئەنگوت دین بۆ تاک و دیموکراسیش بۆ هەمووان. قسەکە لەوەیە با گریمان ئەوان درکی ئەویان کردو کە عیبادەت چییە، بەڵام ئەوان هەر تەسەووری ئەویان کردووە کە دینداری هەر هەمووی بریتە لەوەی ئینسان پەیوەندی خۆی لەگەڵ خۆی هەبێ و تەواو واتە لە بابەت معاملاتە لە بابەت کردەوەکانە هیچ تەسەووری وان نەکردووە کاچێ ئەمەش جۆرێکە لە عیبادەت. قسەکە لەسەر ئەوەیە ئێمە جارێک ئەو با و پرسیارە بکەینەوە ئایا ئەم تێڕوانینەی ئەوان تێڕوانی لە بابەتی عیبادەتە تێڕوانینێکی دروستە یاخود ئەگەر دروستیش نەبێت قسەکە لەسەر ئەوەیە عیبادەت تەنها ئەوەیە کە ئینسان نێوانی خۆی خوا ڕێکخاو لە هەوڵی ئەوەیە بێ بەڵام ڕنگدان و لەسەر کردەوەکانی نەبێت. الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك پەیوەند خوا پەرستیەکان یا پەرستشەکان لە ئاڵقەی پێشوودا باسمان کرد کە مەرجنی حیکمەتەکانیان بۆ ئێمە زاندراو بن، بەڵام بێگومان هەرچی خوا دایناوە لە شەریعەتی خۆیدا کە ئەوەش وەکو دابەشکردنی زانایان وەکو دابەشکردنی جۆر دەڵێن ئەرکەکانی کە شەریعەت دایناون لەسەر مرۆڤ دەبنەوە بە دوو بەش پەرستشەکان لەگەڵ عادەت و نەرێت و هەڵس و کەوتەکان. هیچ شتێک کە خوا دایناوە لە شەریعەتی خۆیدا بێ حیکمەت نییە بێگومان، بەڵام زانایان بە تێوەڕامانی گشتی بۆیان دەرکەوتووە کە بەشێک لەو ئەرکانی کە شەریعەت دایناون لە بازنەی پەیوەندی مرۆڤ و پەیوەندی نێوان مرۆڤ و خوای پەروەردگاردان، بەشێکیشیان لە بازنەی پەیوەندی نێوان مرۆڤ و مرۆڤەکاندان. هەڵبەتە عادەت و نەرێتەکان بەنیەت ئەویش هەر چەمکی گشتی عیبادەت دەیانگرێتەوە کە خوا سبحانه وتعالى لسورة الذاريات آياتي ژمارە 56 دا دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. جند و مرۆڤم تەنیا بۆ ئەوە هێناونەدی کە بەندایەتیم بۆ بکەن بمپەرستن. ئەگەر چەمکی عیبادەت تەنیا پێنج دروشمەکان بگرێتەوە واتە شایەتمان و پێنج نوێژەکان و زەکاتدان و ڕۆژەگرتن و حەجکردن دەبوایە خەڵک هەر خەریکی ئەو پێنجانە بێ، کەسێک کە بیەوێت تەنیا خوا بپەرستێ و هەموو ژیانی بریتێ بێ لە خوا پەرستی. بەڵام نا، عیبادەت دوو چەمکی هەیە، چەمکێکی گشتی هەیە هەموو هەڵس و کەوتەکانی ئینسان دەگرێتەوە، چەمکێکی تایبەتیشی هەیە کە پێنج دروشمەکان دەگرێتەوە
الشعائر الخمس شایەتمان نوێژ ڕۆژوو زەکات حەج وێڕای ذیکر و دوعا و نەذر و ئەو شتانە کە زانایان چەمچی العیبادات المەحضەیان بۆ ئەوە بەکارهێناوە عیبادەتە ڕوتەکان چەمکێکی فراوانی هەیە کە لە ئەسڵی زماندا وشەی عیبادەت و تەعەبود بە چەمکە گشتەکەی بەکارهاتووە کە لەم ئاەتی ژمارە 156 سوورەتی الذاریاتدا دەفەرمووە خەلەقت الجن والئینس إلا ليعبدون بە چەمکە گشتەکەی بەکارهاتووە نەک بە چەمکە تایبەتیەکەی و لە هەموو قورئاندا عیبادەت بە چەمکە گشتەکەی بەکارهاتووە بۆ زانیاریت بەڵام دوایی زانایان گوتیانە عیبادەت وێڕای لە چەمکە گشتەکەی کە بریتێ لە ئەو پەڕی ملکەچی و خۆشویستن و سام و هەیبەت بەرامبەر نواندن و پشت پێ بەستن بۆ خوا سوبحانە وتعالە چەمکێکی تایبەتیشی هەیە کە بریتێ لە ئەنجامدانی ئەو هەڵس و کەوتانەی چ فیکری بن چ کردەیی بن کە لە نێوانی بەندە خوادان ئەو چەمکە تایبەتیەشی هەیە جا کەواتە عادەتەکانیش هەڵس و کەوتەکانیش چەمکی گشتی عیبادەت هەردەیانگرێتەوە وەیمە لەو بارەوە فەرمایشتی پێغەمبەرمان زۆرن سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە کۆی هەڵس و کەوتەکان بە چەمکی گشتی بە عیبادەت لە قەڵەم دەدا بۆ وێنە دەفەرمێ وتبسمك في وجه أخيك صدقة ودفرمي بشرك في وجه أخيك صدقة ودفرمي والكلمة الطيبة صدقة ودفرمي وفي بضع أحدكم صدقة أمانة مفردية دفرمي زردخانة لروي براي خود دا پاداشتی هەیە سەدەقەیە و چاکەیە ڕووخۆشیت لە ڕووی برای خۆتدا چاکەیە و پاداشتی هەیە وشەیەکی باش قسەیەکی خۆش دەکەی بۆ کەسێک سەدەقەیە و خێر و چاکەی پاداشتی هەیە جوودبوونی یەکێکتان لەگەڵ هاوسەریدا خێر و سەدەقەیە و چاکەیە هەتا هاوڵان سەریان لەوە سوڕما گوتیان ئەیەتی ئەحەدنا شەهوەتەه وەیەکون له فیه ئەجر یەکێک لە ئێمە ئارزووی خۆی جێبەجێ دەکا و پاداشتیشی هەیە فەرمی ئەگەر ئارزوەکەی لە حەرامدا دابنێ گوناحی ناگاتێ گوتیان بە فەرمی ئەگەر لە شوێنی خۆی دادابێت بە حەڵاڵی پاداشتی هەیە کەواتە ئەمە کە هەڵس و کەوتەکانیش ئەجر و پاداشتیان لە پشتەوە هەیە لە بەرامبەردا هەیە لەگەڵ عیبادەتدا لەگەڵ عیبادەت بە معنای تایبەتەکە یەک دەگرنەوە کەواتە کۆی هەڵس و کەوتەکانی مرۆڤ ئەگەر نیەتی خۆیان لێبێنێ یعنی ئەو دوو مەرجیان تێدا بن یەکەم بە پێی شەرع بن دوو بەهاندەری ڕازیکردنی خوا بن هەمووی دەبنەوە بە عیبادەت چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وێنەیەکی دیکە دەفەرمێ ما من مسلمين يلتقيان فيتصافحان إلا تحاتت عنهما ذنوبهما كما يتحات الورق من الشجر في الخريف كمش فرموديش صحيحات هیچ کاتێک دوو مسلمان ناگەنە یەکدی پێکەوە تۆقە ناکەن مەگەر گوناحەکانیان لێ دەوەرن وەکو چۆن گەڵای درەخت لە پایزاندا دەوەرێ هەتا دەستیان لەو دەستی یەکدا بێ بۆیە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێت تۆقەی لەگەڵ هەریەکێک لە هاوڵان کرد بێ هاوڵەکە پێشتر دەستی کێشاوەتەوە جا هەر لە زەردەخەنە و قسەی خۆش و ڕووی خۆش و لە تەوقەکردن و لە سەردان و هام و شۆ و هەموو ئەوانە کە هەمووی هەڵس و کەوتن بەڵام هەموو ئەجر و پاداشتیان لە بەرامبەردا هەیە کەواتە چەمکی گشتی عیبادەت هەمویان دەگرێتەوە ئەو قسەی کە دەڵێ دین بۆ تاک و دیموکراسی بۆ هەمووان ئەوە لە ڕاستیدا تێڕوانینێکی ڕۆژ ئاوایانەیە بۆ دینی مەسیح یاخو شەریعەتی مەسیح عەلەیهی سەڵات وەسەلام دوای ئەوەی گۆڕدرا و تەحریف کرا کەس و کوروش کرا وای لێکرا کە تەنیا بریتێ بێ لە پەیوەندی نێوانی مرۆڤ و خوا سوبحانە وتەعالا دین بەو چەمکی مەسیحی نەسڕانی بریتێ لە پەیوەندی نێوانی مرۆڤ و خوا بەڵام دین بە چەمکە ڕاستەقینەکەی هەر دین بۆ خۆی لە ئەسڵی زماندا یعنی بەرنامە دین بە معنای ڕێبازێک کە مرۆڤ پێیدا دەڕوە جا چ خوا دای نابێ وەکو جاری کاتی خۆی باسمان کردووە چ خوا دای نابێت و
و چ مرۆڤ داینابێت کە خوش دایناوە سبحانەوە تەعالا چ گۆڕدرابێ وەکو ئاینی نەسرانی و مەسیحی چ وەکو خۆی مابێتەوە کە ئیسلامە کە مرۆڤیش داینابێ دیسان چ بەڕاستی پێوە پابندی بکرێ وەکو خۆی هەیە چ ئەویش دەستکاری بکرێ و گۆڕدرێ کەواتە دین یعنی بەرنامەی ژیان کە دەڵێن دین بۆ هەمووان یعنی بەرنامە ژیان بۆ هەمان ڕاستە بەڵ ئەوان مەبەستیان پێ ئەو حاڵەتی تەعەبود و پەرستشە بە چەمکە تایبەتیەکەی لە ڕاستی جا ئەویش کاک پەیوەند ئەویش دیسان هەر بۆ تاک نییە بۆ نوێژ بە کۆمەڵ دەکرێت ڕۆژی مانگی ڕەمەزان بە کۆمەڵ دەکرێت حەج و عومرە بە کۆمەڵ دەکرێت زەکات بە کۆمەڵ دەدرێت یعنی ئەوانیش شایەتمان ئەوانیش لە ڕاستیدا هەمووی حاڵەتی تاکییان هەیە وەکو تاک مرۆڤ بەرپرسیانە بەرامبەریان بەڵام وەکو کۆمەلگاش ئەنجام دەدرێن و هیچێکن لەو دروشمانەی کە دەزاندرێ ئەو کۆمەلگایە موسڵمانە یاننا یعنی ئەگەر لە کۆمەلگایەکدا بانگ درا بۆ پێنج فەرزەی نوێژ ئەگەر جەماعەت کرا ئەگەر زەکاتیان داوە دیارە کۆمەلگایەکی موسڵمانە یعنی دروشمن بۆچی پیان دەگوترێت دروشمەکان چونکە بەو نیشانانە تۆ دەزانێ ئەو کۆمەلگایە موسڵمانیان یان ناموسڵمان مامەستا ئەگەر تێڕوانینێک هەیە تێڕوانینێکی باویشە ینی بۆ نمونە یعنی ئەگەر ئێمە بمانەوێت باسی کەسێ بکەین ئەڵێن فلان کەس عیبادەتی باشە واتە لە مزگەوت و سەر بەرماڵ عیبادەتێکی جوانی هەیە و پارێزگارێکی جوانی هەیە و ئیتر ئەوە لای ئێمە بێ بە مسڵمانێکی کامڵ یعنی شایەتەکەی ئێمە یاخود گەواهیەکەی ئێمە تەنها بۆ سەر بەرماڵ و بۆ کونجی مزگەوتەکەیەتی خەریکە ئەوە لە بیر بکەین کە ئەوەی کە پەیوەندی بە هەڵسو کەوتەکانیەوەیە پەیوەندی بە کردەوەکانیەوەیە ئەی ناکرێ ئەمە ڕنگدانەوە هەبێت لەسەر کردەوەکانی ینی زۆر جار ئێمە کردەوەکان واز لێ هێنین ئەو کەسە هەر چیەکە کای بابی کات بەڵام گرنگەوەی لەسەر بەرماڵ و لە گۆشەی مزگەوتە عیبادەتێکی جوان بکە قسەکە لەسەرەوەیە بۆی ئێمە ئەمە بۆی ئەم پرسیارم کردەوە بۆی وا تەسەوەر نەکەین کە کردەوە پچڕاوە لە مەسایل عیبادەت بۆیەش ئەوە ئیلحاح لەسەر ئەواکەینەوە کە کردەوەکانی ئینسانیش ئەگەر نێتە باشەکان لەگەڵا بێ دیسان هەر عیبادەتن ڕاستە هەڵسە و کەوتەکانی ئینسان کاک پەیوەند من زۆر لە مێژ ساڵە خوا سبحانەوە تەعالا هیدایەتی داوم بۆ ئەوە کە دینداری و موسڵمانەتی هەموو کایەکانی ژیان دەگرێتەوە من لە یادمە ئێستا لە وتارەکانمدا کە کاتی خۆی دەمدان بەر لەوەی ژیانی پێشمەرگایەتیش دەست پێ بکەین ئەو کاتە من لە ماڵمان لە گوندی سەرسیان بوو لە هەشتایەکانی سەدەی ڕابردوو لە 84 و 85 دوای کە چوینە گوندی گەڵووی ماخۆپستان و وتاری ئەو کاتە ماون ئێستاش کە باسی ئەوم دەکردم گوت بەداخەوە لە ئەنجامی ئێوەدا کە خەڵک چەمکی دینداری موسڵمانەتی لە زیهن و لە دڵیدا بچووک بۆتەوە ئەوە زەمینەی خۆش کردووە بۆ ئەوە کە کەسێک دەبێتە چەکداری ڕژێم کە ئەو کاتە جاشیان پێدەگوتن دەبێتە سی خوڕ یاخود دەبێتە شوێنکەوتوویەکێک لە حیزبە عەلمانیەکان بەڵام نوێژ و ڕۆژی خۆی هەر هەیە هەر خۆی پێ موسڵمانێکی تەواو عیارە چونکە ئەو کاتە وێنەم دێنایەوە و لە وتارەکان دەباسم کردووە دەمگوت وارە زانێ مسڵمانەتی وەکو چەرخێکە چرخە بوو کاتی خۆی جگەریان پێ دەکرد یا ئاگریان پێ هەڵدەکرد چرخ وازانێ وەکو چرخێکە لە بەر پشتێن دێناوە لە جیرفانی بەر پشتێن دێ جیرفانێک لێرە هەیە لە دینەکەی لێرە ناوە ئەمجا دوایی سەر بە هەر شوێنێکدا دەکات وازان دینەکەی هەر پێ ئاخر کاکە وەختێک تۆ دەبی بە چەکداری ڕژێم وەختێک دەبی بە جاسووس وەختێک دەبی بە شوێن کەوتووی حیزبێکە بڕای بە ئەسڵی دینەکەت نییە نوێژەکەت کاکە دەبێت چای پێدا بجێڕێەوە یان دەبێت بە پێداخوازی نوێژەکەت ڕەفتارکەی یان دێ بە پێداخوازی ئەو ڕێبازەکە شوێنی کەوت و ڕەفتارکەی کاک پەیوەند لێتەسەکردنەوە و گچکەکردنەوەی چەمکی دین زۆر زەڕی داوە و ئێستاش لەگەڵدا بێ ئێستا لەگەڵدا بێ مەسەلەن خەڵکێک شوێن حیزبێکی عەلمانی دەکەوێت هەموو شوێن بزگەوتی زەکا و نوێژ و ڕۆژ و خۆشی دەکا هەڵبەتە شوێن کەوتنی حیزبی عەلمانی باسمان کردووە کاتی خۆی دوو شوێن کەوتنە شوێن کەوتنێک کە بڕای بە عەلمانیەت بێ وەکو خۆی تێگەی بێ ئەوە ئەو کاتە لە ڕاستیدا
ئەگەر لە ئەڵمانیا تێگەی بێ و بڕاشی پێ بێ شوێنیشی بکەوێ ئەڵمانیا زۆرێکە لە دینێکە بە شەر دایناوە دینێکە بە شەر دایناو بۆ ڕێخستنی ژیان بە دوور لە هیدایەتی خوا و لە وەحی خوا کەواتە کە بەو شێوە ئەڵمانی بێ نوێژ و ڕۆژوەکەی لە ڕاستی لە شوێنی خۆی دانیە شوێن کەوتنی دیکەشەیە کە خەڵک هەروە بەدوات دەکەوێت بۆکو بەرژەوەندی خۆی و وەکو ژیان و گوزەران بەڕێوەبردن ئەوە حاڵەتێکی دیکە و حکمێکی دیکەی هەیە جا مەبەستم بەردەسەکردنەوەی مەودای چەمچی دینداری و بچووکردنەوەی زەڕی زۆری داوە هەم لە ڕابردوودا و هەم لە ئێستاشدا خەڵک ئەگەر تێبگا کە ئیسلام دەڵێ دەبێت وەکو چۆن لەسەر دوانگە باسی ئیسلام دەکەی دەبێت لە فەرمانگەکەشدا هەر باسی ئیسلام بکەیت وەکو چۆن هەروەها دەبێت لە چێڵگەدا و هەروەها دەبێت لە کارگەشدا وەکو چۆن خواپەرستی دەکەی دەبێت خواپەرستی بە چەمکە تایبەتیەکەی دەبێت بە هەمان شێوەش کار و کەسابەتەکەشت هەر بە پێ ئەوە بێت حکم سیاسەتەکەشت هەروە بێ دەبێت تۆ لە هەموو مەیدانەکاندا بگەڕێ بۆ شەریعەت چکە ئەو شەریعەتە کە خوا ناردوویەتی کاڵایەکە پڕ بە باڵای مرۆڤ پڕ بە باڵای مرۆڤ بە تاک و کۆمەڵیەوە بە هەموو ڕەهەندەکانی ژیانیەوە واتە خوا سوبحانەوە تەعالا لە ئاین و بەرنامەکەیدا کە دای بەزاندووە کلێن و کون و بۆشایی تێدا نەهێشتونەوە بە پینە و پەڕۆی ڕێچکان پینەی بکەیت بەڵکو کە خوا دەفەرمی ئەلیەومە ئەکمەلتو لەکم دینەکم ئەمڕۆ ئاینەکەتانم بۆ تەواوکردون ئاینی تێر و تەواوی خوا وەڵامگوی هەموو پرسیارەکانی مرۆڤە و ڕێنمایی دەکات لە هەموو کایەکانی ژیاندا چۆن بەڕێوە بچی بۆیە بۆشایەکی تێدا نیە تۆ ناچارکە بە بیردۆزەیەکی ڕۆژهەڵاتی و ڕۆژاوایی ئەو کلێن و بۆشایە پڕکەیەوە باشە مامۆستاگەر بچینە سەر بنەمای پێنجەم لێرە هاتووە بناغە لە خواپەرستیەکاندا قەدەغەبوون و بناغەش لە هەڵسو کەوتەکاندا ڕەوا مباحە تۆ لە بابەتی ئەم بنەمایە ئەنووسی دیارە ئەم بنەمایش گرنگی و بایەخی زۆری هەیە لەم ڕۆژگارەماندا پرسیارەکە ئەوەیە چییە ئەو باخ و گرنگجێ کە بۆ ئەم ڕۆژگارە هەیەی ئەم بنەمایە مامۆستا بەڵێ پێشوێ باسی باخ و گرنجەکەی بکەم دەمەوێت ئاماژە بکەم بە قسەی چەند زانایەک ابن تيمية رحمة خوای لێ بێ لە کتێبی القواعد النورانية الفقهية وەکو بێتەوە یادم لا پەڕە 79 دەڵێ الأصل في العبادات الحظر فلا يشرع منها إلا ما شرعه الشارع والأصل في العادات العفو فلا يمنع منها إلا ما منعه الشارع أو كما قال دوای چەند ئايات و حەدیثێک لەو بارەوە دێنێ هەروەها ناصر السعدي دیسان ئەویش لە قواعد مهمة ئەویش دیسان ئەوە دێنێ والعز بن عبد السلام دیسان ئەوە دێنێ و زانانی دیکەش هەر کەسە بە دەوری خۆی بە تعبیری خۆی ئەوە دێنێ کە ئێمە دووشتمان هەیە عیبادەتەکان لەگەڵ عادەتەکان یاخود عیبادەتەکان لەگەڵ معاملات هەم معاملاتیان بۆ بەکارێنەوە عاداتیان بۆ بەکارێناوە واتە هەڵس و کەوتەکانی مرۆڤ لە نێو لەگەڵ خەڵکدا بناغە لە عیبادەتەکاندا ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێەوە ناصر السعدی دەڵێ بناغە لە عیبادەتەکاندا بریتێ لە قەدەغەبوون مەگەر ئەوەی شەریعەت دانەر داینابێت بەڵام بە پێچەوانەوە بناغە لە هەڵس و کەوتەکاندا بریتێ لە عەفو واتە بۆشایی و ڕێپێدران یا ئیباحە مەگەر ئەوەی شەریعەت قەدەغەی کردبێ واتە ڕاست پێچەوانەی یەکدین یعنی چی یعنی ئێمە بۆ مامەڵەکردنمان لە خزمەت خوادا چ لە بواری فیکریدا وەکو بوون ناسی و ئیمان و عەقیدە چ لە بواری کردەییدا وەکو پەرستشەکان کە بەکردەوە ئەنجامیان دەدەین بۆ مامەڵە لە خزمەت خوادا دەبێت چاوەڕێ بکەین خوا سوبحانەوە تەعالا شتێکی دانابێت لەسەری پێویست کردبین یا خۆی بۆی پەسەند کردبین ئەگەنە هەر شتێک زیادی کەین لە بواری عیبادەتدا بە چەمکە فراوانەکەی لە ڕاستیدا دەچێتە خانەی داهێنان و بیدعەت و ناڕەوایە من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد
هەر کەسێ لەم کارەی ئێمەدا واتە لە دینداریدا بە چەمکە تایبەتیەکەی شتێک پەیداکە کە لێی نەبێ ئەوە ڕەت کراوەیە یان من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد ئەمە هەردووچیان لە صحیحی مسلم و ئیشان لە صحیح بخاری هاتووە هەر کەسێک کردەوەیە بکە فەرمانی ئێمەی لەسەر نەبێ ڕەت کراوەیە پێغەمبەر وا دەفەرمێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەمە لە چیدا ئەمە لە بواری عیبادەتدا بە چەمکە تایبەتیەکەی بەڵام عادەتەکان هەڵس و کەوتەکان نەرێتەکان بە پێچەوانەوە ئەسڵ تیاندا ڕێپێدرانە ئەسڵ لە عیبادەتدا ڕێلێژیرانە مەگەر ئەوەی شەریعەت داینابێ ئەسڵ لە عادەتەکاندا ڕێپێدرانە مەگەر ئەوەی شەریعەت ڕێی لێگر بێ چۆن ئێمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەوڵەتداری و سیاسی و ئیدارەدانی کۆمەڵگاوە دەبێت چۆن وڵات ئیدارەت دەین ئەسڵ ئەوەیە ڕێمان پێدراوە چۆن بەرژەوەندی تحقیق بێ بێتە دی ئەوە أينما وجد العدل فثم شرع الله أينما وجدت المصلحة فثم شرع الله زانان ابن قيم الجوزية لكتاب الطرق الحكمية في السياسة الشرعية ولإعلام الموقعين عن رب العالمين هروها العز بن عبد السلام وزاناني ديك ضلن دادگەری لەکوێ بێ شریعەتی خوا لەوەیە بەرژەوەندی خەڵک لەکوێ بێ شریعەت لەوەیە ئەسڵ لە هەڵسو کەوتەکاندا چەسپاندنی دادگەریە و هێنانەدی بەرژەوەندیە چۆن بێتە دی شریعەت وا دەڵێ بەڵام ئەسڵ لە خواپەرستیەکاندا پابەندیە بە شریعەتەوە جا لە بواری خواپەرستیەکاندا بە معنای تایبەتی خواپەرستی لەو بوارەدا لەو بازنەیەدا هیچ کەس بۆی نییە شتێک دابێنێ ئەگەر شریعەت فەرمانی پێ نەکردمی ئەگەرنا بە مبتەدیع لە قەڵەم دەدرێ بەڵام لە بواری هەڵس و کەوتەکاندا خەڵک هەمووی دەستی کراوەیە مەگەر شتێک شریعەت قەدەغەی کردبێ بۆ وێنە وەکو گوتم لە ئیدارەدانی وڵاتدا هەروەها لە بازرگانی و لە بواری ئابووریدا و لە بواری هەڵس و کەوتە کۆمەڵایەتیەکاندا و لە بواری هەڵس و کەوتە خێزانیەکاندا لە بواری هەڵس و کەوتی ژیانی ڕۆژانەدا لە بواری بەرگ و پۆشاکدا لە بواری خواردن و خواردنەوەدا لە بواری کەلوپەلەکانی کە مرۆڤ بەکاریان دێنێ هەمووی ئەسڵتیاندا دەستکراوەیە مەگەر شتێک شریعەت قەدەغەی کرد بۆ وێنە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لە قاپی زێڕ و زیودا مەخۆن بۆ پیاوان بەرجی ئاوریشم لەبەر مەکەن ئەمە شریعەت قەدەغەی کردووە بەڵام غەیری ئەوەی کە شریعەت قەدەغەی کردووە هەر قاپ و قاژاغێککە بەکاردێنی هەر بەرگ و پۆشایچکە لەبەر دەکەی مادام مەرجەکانی داپۆشینی عەوڕەتی تێدا بێ ڕەوایە هەروەها لە بواری خواردن و خواردنەوەکاندا جێ لەوانەی کە خوا قەدەغەی کردوون ئەو خواردنی خوا قەدەغەی کردوون لە قورئاندا یان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێبازی خۆیدا کە ئەویش هەر دەچنەوە نێو ئەوەی کە خوا قەدەغەی کردووە کە پیس و زیان بەخشن غەیری ئەوە هەموو خواردن و خواردنەوەکان هەموو جۆرە بەرگ و پۆشاکەکان هەموو جۆرە کەلوپەلەکان هەموو هەڵس و کەوتەکان ڕەوان جا ئەمە وەکو پێشتی باسم کرد ئەگەر خەڵک باش لەوە تێبگا دین بەو حاڵەتە سەلیسی و فراوانی و زگماکی و خواڕستیەی کە خوا دایناوە دەمێنێتەوە ئەگەر دەستکاریان کرد ئەوە ڕێ لە خۆیان تەسک دەکەنەوە و خۆیان لە قوڵەی قاپ دەکێشن و دنیا لە خۆیان لە خەڵکی دەکەنە چەرمی چۆلەکە وامەکە ئەوە ناڕەوای وامەکە ئەوە ناڕەوای وامەکە آخر بۆ خۆی پەروەردگار بە نەسی ئاەت دەفەرمێ ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب هەر بە زمانی بە درۆتان مەڵێن ئەمە حەڵاڵە و ئەوە حرامە تاکو درۆ بە زمانی بە ناوی خواوە هەڵبەستن کەواتە شت لە خەڵک لە شت قەدەغەکردن لە خەڵک بە ناوی خواوە درۆ بە ناوی خواوە هەڵبەستنە هەروەکو ئەگە حرامەکانیش ڕەوا بکرێن ئەویش هەر درۆ بە ناوی خواوە هەڵبەستنە بەڵام زۆر جار مسڵمانان لە ئەنجامی ئەوەدا کە بە حساب دەیانەوێت سەختگیری بکەن دینداری چاک بکەن زیاتر بەلای ئەوەدا دەچن کە حەڵاڵەکان لە خۆیان قەدەغا بکەن بۆی لە قورئاندا زیاتر جەخت لەسەر ئەوە کراوەتەوە يا أيها الذين آمنوا لا تحرموا طيبات ما أحل الله لكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين أي وأنا برواتان هنا أو شتەپاک و چاکانی سود بەخشانەی کە خوا بۆی ڕەواکردن و قەدەغەیان مەکەن و سنوورشتێنی مەکەن بەڵام بێگومان ئەگەر مسلمانانیش لە ئەنجامی شلگیریەوە
شتێک کە خوا قەدەغەی کردووە بۆ خوانی ڕەوا بکەن وەکو جاجار دەبیستین مەسەلەن هیچێک نەفامێک نەزانێک بێ ئاگایەک دەڵێ خوا لە قورئاندا نەیفەرمۆ شەراب مەخۆنەوە هەر دەفەرمێ لێی دوور بن نازانێت کە خوا دەفەرمێ فەجتەنیبوه دووری لێ بگرن زۆر زۆر بەهێزترە لەوەی بفەرمێ مەیخۆنەوە چونکە کە دەفەرمێ دووری لێ بگرن واتە دروستی مەکەن مەیکڕن مەیهێنن مەیفرۆشن لەگەڵ ئەو کەسان دامنشن کە دەیخۆن هەمووی دەگرێتەوە فەجتەنیبوه یعنی خۆتوانی لێ دوور بگرن بەڵام ئەگەر فەرموو بە مەیخۆنەوە بەس خواردنەوەکەی قەدەغە بوو بەڵام ئێستا هەموو جۆر هەڵسو کەوتی لەگەڵ مادە سەرخۆشکەرەکاندا قەدەغەیە بەدەقی ئەو ئاەتە مبارەکە خوا سوبحانە وتەعالە دەزانێت چی دەفەرمێ بەڵام عەبدەکان دەبێت لێی تێبگەن جا ئەو بنەمە ئەو گرنگی هەیە بەڕاستی کە دینداری وەکو گوتم لەسەر حاڵەتە خواڕستیەکەی خۆی بمێنێتەوە و خەڵک عاسێ نەکرێ و خەڵک سەغڵەت نەکرێت چونکە ئەسڵ لە دینداریدا ئەوە کە خەڵک سەغڵەت نەکرێت وما جعل عليكم في الدين من حرج خوا لە دینداریدا سەغڵەتی نەخسۆتە سەر ئێوە هەروەها خوا دەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوا لە دینی خۆیدا ئاسانی بۆتان دەوێ و زەحمەتی بۆتان ناوێ ئەم ئاەتە لە سیاقی ئەوەدا هاتووە کە باسی ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزان دەکات دەفەرمێ فمن كان منكم مريضا على سفر فعدة من أيام أخر هەر کامێک لێوە نەخۆش بوو یا لە سەفەر بوو با چەند ڕۆژانێک کە دەیان خوا لە مانگی ڕەمەزان لە ڕۆژانی کەدا بیانگرێتەوە دوای دەفەرمێ خوا ئاسانی بۆتان دێ و زەحمەتی بۆتان ناوێ گەر نەخۆش بی بە ڕۆژوبی زەحمەتت دەکەوێتە سەر زۆر ئەگەر لە سەفەر بی ڕۆژی مانگی ڕەمەزان بگری زۆر جار بە تایبەتی کاتی خۆی زەحمەتت دەکەوێتە سەر دەکەوێت حاڵەتێکی نائاسایی لە غێری شوێن و مەنزڵی خۆتی بۆیە بۆت هەیە ئەو کاتە نەیگری دوای بیانگرێەوە چونکە خوا ئاسانی بۆتان دەوێ و زەحمەتی و قورسی لێتان ناوێ مامۆستا ئەمە جوان ڕوون بۆ کە لە بینی لە نێوانی عیبادەت و لە نێوانی معاملاتە یاخود با بڵێن لە نێوانی خواپەرستی و لە نێوانی ئەوەی کە پێکوترێکردەوەی ئینسان یاخود هەڵسوکەوتەکاندا هاوسەنجێک هەیە بەڵام زۆر جار هەندێک لەوانەی کە زۆر جار وەکو دیندارێکی باشش دەرەکەون و ڕواها چۆنەڵی وەکو دڵسۆز بۆ دینیش دەرەکەون ئەم هاوسەنجێ زۆر جار لەسەر زاری ئەوان تێگەچێ واتە ئەو بەشەی کە ناوی معاملاتە کە دەستکراوەیە زۆری و ئەو بەشش کە ناوی عیبادەتە و کە وەکو جەنابەت ڕوون کردەوە حەسر کراوە دێ بەشێک لەمەی کە پێگوترێ هەڵسوکەوت یاخود پێگوترێ هەڵسوکەوتەکان یا معاملات عادەتەکان نەرێتەکان دەیبا دەیخاتە ناو عیبادەتەکانەوە واتە ئەو کاتە چی لێت واتە بەشێک لە یعنی بە پۆلێنەکە رازی نییە بە هاوسەنجەکە رازی نییە و بە دڵسۆزی ئەزانێ کە بەشێک لەم بابەتی معاملاتش بخاتە ناو مەسایلی عیبادەتەوە وەکو دینداری تەماشای بکە ئەمەش کێشەیەک دروست ناکە مامۆستا ئەمەی وەکو جەنابەت باست کرد کوتت ئەم خاڵە بە تایبەتی و کە پەیوەندی بە ئەوەی کە ئەسڵ تیانە قەدەغەکان کە با بڵێن حەسرن واتە مرۆڤ ڕێگای دیاری کراون ئەوی معاملاتەکانیش وەکو دەستکراوەیە زۆر جار لەم ڕانگەشەوە کۆمەلگا زیان ناکە مرۆڤەکان زیان ناکەن وڵا بێگومان چونکە دین بە چەمکە فراوانەکەی دین واتە بەرنامەی ژیان وەکە خوا دای بەزان و کە دەفەرمووە ڕەضیت لەکم الئیسلامە دینە ئیسلامم بە بەرنامە بۆ پەسەند کردوون یان دەفەرمی ئین الدینە عند الله ئیسلام لە لای خوا تاکە بەرنامەیەک کە قبول بێش مرۆڤەکان شوێنی کەون تەنیا ئیسلامە کە ئیسلام ناوی گشتی بەرنامەی خوایە یا بەرنامەکانی خوایە کە بە هەموو پێغەمبەرانی ناردوون سەڵات و سەلامی خوا لەسەر هەموویان بجا دین کاتێک جوانی و ڕەونەقیەکەی جوانی و ڕەونەقەکەی دەپارێزرێ کە بەو هاوسەنجی کە شەریعەت دایناوە خوا دایناوە پەیڕەوی لێ بکرێ بەڵام کاتێک ئەو هاوسەنجی تێک دەدرێ عیبادەت و عادەت تێکەڵ دەکرێن ئەوەی کە مامەڵەی پێ لە خزمەت خوادا دەکرێت لەگەڵ ئەوی مامەڵەی پێ لەگەڵ مرۆڤەکاندا دەکرێت تێکەڵ دەکرێن وەکو ماش و برنج لەو حاڵەتەدا ئاین بەرنامەی خوا ئەو هاوسەنجیە ئەو جوان و ڕەونەقی کە لە ئەسڵی خۆی داهێتی تێک دەچێت ئەوە یەک لە لایەکی دیکەشەوە دینداری وە زەحمەت دەخرێ کاک پەیوەند موسڵمانەتی و دینداری لە خەڵک وە زەحمەت دەخرێ و لە ڕاستیدا ئەگەر ئێمە ئاوا مامەڵە لەگەڵ عادەتەکاندا بکەین کە مامەڵە لەگەڵ
پەرستشەکاندا دەکەین ئێمە حاڵەتی سروشتی ئاینی خوای پەروەردگارمان تێک داوە چونکە خوا سبحانه وتعالى بۆ هەر کامێک لەو دوو جۆرە سروشتێکی دیاریکراوی دانا وەکو گوتمان سروشتی عیبادەتەکان ئەوەیە کە دیاریکراوە ئێمە پێنج نوێژی فەرزمان هەیە هەرچی دنیا کۆ بێت تۆ ناتوانێت بەڵێ وەڵاو نوێژەی دیکەش فەرزە پێنج فەرزە الصەڵەوات الخەمس کە دیارە لە ڕۆژانی جومعەدا لە جیاتی نوێژی نێوڕۆ دەبێتە نوێژی جومعە یەک مانگمان هەیە کە فەرزە خەڵک تێدا بە ڕۆژوو بێت ڕۆژوو دیکە هەیە بەڵام سونەتە لە تەمەندا یەک حەجمان هەیە یەک جار حەجکردن بەڵام ڕێنە گیراوە خەڵکی دیکە بۆی گونجا بچێت بەڵام بەشتر لەسەر حسابی شتی دیکە نەبێ زەکاتدان بۆ شێوە کە شەریعەت دیاری کردووە بۆیە ئەوە هەروەها شایەتمان هێنا ئەمانە پێنج دروشمەکانی خواپەرستی بنچینەکانی ئیمان وەکو قورئان دەفەرمێ پێنجن وەکو لە سونەتی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام شەشن ئیمان بەخوا بە فریشتەکانی خوا بە کتێبەکانی خوا بە پێغەمبەران بە ڕۆژی دوایی بە قەدەر کەسێک کە بۆی نییە پایەکی دیکەشیان لێ زیاد کە چونکە ئەم شەش پایە هەموو شتەکانی دیکەش دەگرنەوە نێو خۆیان کەواتە خواپەرستیەکان دیاریکراون چ وەکو دروشمەکان چ وەکو ئیمان و عەقیدە دیاریکراون و دانراون کەسێک کە بۆی نشتێکیان لێ زیاد کە بەڵام هەڵس و کەوتەکان نەک دیاری نەکراون بەڵکو بە بۆشایی بەجێ هێڵدراون جاوەکو گوتم چ لە بواری حکمڕانی و سیاسەتدا لە بواری ئابووری و بازرگانیدا لە بواری جەنگ و ئاشتیدا لە بواری پەیوەندیەکاندا لە بواری هەڵس و کەوتی ڕۆژانەدا لە بواری مامەڵەکردن لەگەڵ شتەکاندا بۆیە من پێم وایە کە وەکو چۆن هەر شتێک لە بواری عیبادەتدا دابهێندرێ بیدعەتە هەر شتێک لە بواری عاداتدا دابهێندرێ ئیبداعە یعنی داهێنان لە بواری هەڵس و کەوتەکاندا زۆر شتێکی پێویستە بە ئەندازەی زۆر حەرامبوونی داهێنان لە بواری عیبادەتەکاندا یعنی لە بواری عیبادەتەکان هەر شتێک زیاد بکرێ ڕەتکراوەیە من ئەحدەث فی ئەمرنا هذا ما ليس منه فهو رد بەڵام لە بواری هەڵس و کەوتەکاندا ئەسڵ داهێنانە پەیداکردنە ئەگەر تەماشای پێغەمبەریش بکەین هەروای کردووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و خەلیفە ڕاشیدەکانیش هەروایان کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دیارە خوای پەروەردگارەوە خوا پەرستشەکانی بۆ داناون و خۆی و هاوڵانی پیان و پابەند بوون بەڵام لە بواری هەڵس و کەوتەکاندا خۆی کورد نەکردوێتەوە و چاوەڕێی وەحی نەکردو هەمیشە بۆ وێنە جەنگی بەدر هاتووەتە پێش و ڕاوێژی کردووە هاوڵان بچین یان نەچین جەنگی ئوحود هاتەتە پێش بچینە دەر یان نەچینە دەر جەنگی ئەحزاب هاتووەتە پێشێت گوێی گرتووە بۆ سەلمانی فارسی و خەندەقی لێداوە من دوایی لە جەنگەکانی کە مەنجەنیق و دەبابەی بەکارهێناوە نامەی نووسیەوە بۆ پاشاکانی فارس و ڕۆم پێشێ نامەی نووسی و مۆری نەکرد بوو یەکێ لە هەواڵان گوتی ئەی پێغەمبەری خوا شارەزا بوو لە یاسای نێو دەوڵەتی گوتی ئەی پێغەمبەری خواوانە پاشاکان ئەگەر نامەم بۆ نەکرابێ نایخوێنەوە بە ڕەسمیەتی ناناسن نەیفەرمەوە ئەوە چاولێکردنی بێگانەیە عرفێکی نێو دەوڵەتێ فەرمۆرێکم بۆ دروستکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بواری هەڵس و کەوتەکاندا داهێنانی کردووە خەلیفە ڕاشیدەکان ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی خوا لێیان ڕازی بێ داهێنانیان کردووە لە بواری هەڵس و کەوتەکاندا بەڵام لە بواری پەرستشەکاندا پابەندیان کردووە مامۆستا دیاردەیەک هەبوو لەو ماوەی ڕابردووە بۆیە هەر بە پێویستم زانی باسی کەم ڕاستە کە ئاوا سیرێکی وەکو عیبادەت هێت بەڵام هەڵس و کەوتێکە چێتە ناو عیبادەتەوە کە ڕەنگە ئەندازەیەک مباح بێ بۆ نمونە چۆن مامۆسایەکی ئاینی لەسەر مێنبەر دوعاکە ئەو کەسانی کە حازرن لەوێ یا دەست بەرزەکەنەوە یا دەست بەرز ناکەنەوە زۆر جار مامۆساکەش دەستی بەم شێوەیە بەرزەکاتەوە ئەوەی کە دەستی بەرز کردوەوە دەستی بەرز کردوەوە دەستیشی بەرز نەکردوەوە دەستی بەرز نەکردوەوە دیاردەیەکی دیکە هەبوو مامۆسا لەم سەردەمی کۆڕۆنایە کە ئینشەڵا بڕواونێتەوە هەندێک لە مامۆساکان فتوایان دابوو بەپێی ئەو بارە تەندروستیە کاڵێ نێوانی هەر کەسێک ئەوە نەبێ و بۆی ڤایرۆسەکە مەسەلەن بۆ من لە یەکتری نەگوازنەوە لە نوێژەکانیانە ئیمامەکانیان گوت کاکە بە مصحفەیەک لە بەینتانە هەبێ لە هەندێک شوێن زەرب لێدرا بوو هەندێک شوێن مەسەلەن شوێنێک دیاری کرا بوو
شوێنێکێژرابەوە کە ئەمە کەسێک بێ بەسەر ئەمێرە بەتاڵ بێ کەسێکی تر بێ قسەکە لەسەر ئەوەیە تەنانەت ئەمەش بە عیبادەت وەرگیرا بوو هەندێک پیان وا بووکەوە ئەو مامۆستایانە ڕاست ڕعایەتی تەندروستی ئینسانیان کردووە بەڵام پێچەوانەی فەرزێکیان کردووە پێچوانەی سونەتێکی گەورەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کردووە و حتا هەندێکیان باوەڕیان بوو لە دوای ئەو مامۆستایانە هەر نوێژ بکەن بە فرسەتم زانی مامۆستا ئەم بابەتەش باس کەم ئایا زۆر جار ڕاستەوە عیبادەتە ئەیکەین بەڵام هەندێک جار هەندێک بار و زروفیەتە پێشەوە ناکرێت ڕعایەتێک لەم جۆرە بکرێت با تەماشا بکە جارێ بنسبەت دەست بەرزکردنەوە لە کاتی دوعادا و دەست بەرز نەکردنەوە ئەسڵ دەست بەرزکردنەوەیە هەڵبەتە بۆ تاربێژ نا بۆ ئەو ینی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەگەر چۆن ئەگەنا نەبیستراوە لە سونەتدا نەهاتووە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەستی بەرز کرد بێتەوە لە کاتێکە لەسەر مینبەر بووە ئەگەر ناوەچی دیکە دەستی بەرز کردوێتەوە تا بنهەنگڵی دیار بووە بەڵێ ینی ئەوەندە دەستی بەرز کردوێتەوە بەڵام و ئیمام نەوەوی دەڵێ دەست بەرزکردنەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دوعادا هێندەی فەرمایش لەسەر هێندەی دەق لەسەرن دەگاتە ڕادەی تەواتر بەڵام بۆ نوێژ خوێنەکان سونەتە دەست بەرزکەنەوە ئەوەی کە دەستی بەرز نەکرد بێتەوە گوڵێ سونەتێکی تەرک کردووە بەڵام ئەویش ئەوە نییە بڵێن شتێکی حەرامی کرد بێ بەڵام خێرێکی لە دەست چووە چونکە دەڵێ قیبلەی دوعا سەرەوەیە قیبلەی دوعا سەرەوەیە ئێمە داوا لە خوای پەروەردگار دەکەین دەست بەرز دەکەینەوە بەرەو لای سەرێ بەنسبەت ڕاوەستان بێگومان زانایان لە هەموو عالەمی ئیسلامیدا ئەوەی کە زانان و لە نێویشاندا بەندەش ینی لەو ڕێنمایاندا من سیوەک ڕێنماییم خستە ڕوو بە سێ قۆناغ لەبارەی کۆڕۆناوە ئەسڵەن نەکردنی جومعە و نەکردنی نوێژی بە کۆمەڵ و نەچوونە مزگەوت ئەوانەشمان زانان هەموو فتوایاندا کە دروست نییە بچن بۆ چونکە پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی لەبارەی وەباءەوە لەبارەی طاعونەوە ئیدا سمعتم بأرض فلا تدخلوها وإذا كنتم فيها فلا تخرجوا منها أو كما قال ئەگەر بیستان طاعون لە سەرزەمینێکە مەیچنە نێو ئەگەر لە سەرزەمینێکی طاعونی تێدا بوو لێ مەچنە دەر بۆی پەتایەکە نەتەنێتەوە کەواتە بەقیاس لەسەر ئەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی و بە عەقلیش ئەو نەخۆشیانەی کە درمن لێک دەگرنەوە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا يريدن ممرض على مصح کەسێک کە خاوەنی حوشترانی نەخۆشە با حوشترە نەخۆشەکانی تێکەڵ بە حوشترە ساغەکانی خەڵکی دیکە نەکا ئەنجا بەقیاس لەسەر ئەوە دیارە کە تۆش ئەو حاڵەتە توش بووە نابێ بچێ نێو خەڵک ئەوانیش توشکەی چونکە لە حاڵەیەدا کە تۆ ئەوان توشکەی لە ڕاستیدا تووشی هەر زیانێک بن ئەتۆ خەتاباری بەڵکو دەگونجێ ببێتە هۆی ئەوە کە ئەو نەفەرە بمرێ بەهۆی ئەوەوە ئەتۆ لە قەتڵەکەشیدا باشداربی جا ئەگەر ئەوە بەو شێوەیە بێ کەواتە خۆ پارێزیەکە وەکو نەچوونە مزگەوت و نەکردنی جومعە کە فەرزە و نەچوونە مزگەوت و نەکردنی ئەسڵان ئەنجام نەدانی نوێژی بە کۆمەڵ ئەگەر ئەوە ڕێ پێدراو بێ فتوای لەسەر بێ لێک دوور ڕاوەستان حەوزار فتوای لەسەرە بۆ کەسانێک کە لە دین شارەزا بن ئەوە ئاسانە بەڵام من گرفتم لەگەڵەوە ئەو کەساندا عەقڵیان گچکەیە شارەزاییان کەمە لە دین شارەزانین ئەگەر ناوی لە دین شارەزا بێ تەماشا بکە پێغەمبەری خاتەم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ڕۆژێک بەدایکمان عایشەی فەرموو لولا أن قومك حديث عهد بكفر لأعدت الكعبة إلى أساس إبراهيم ولا صحيح بخاري مسلم داتو أقل برو نبا قومكت لكفر ولا سردمي كفر نزاني ونزيكا كعبم دجيرا وسرب ناخك إبراهيم لأن قومك قصرت بهم النفقة قومكت ككاتي هو لافا وكاتو كعبي الروخان دواي دروسيان كردوا إمكانتيان كمبو لەسەر بناغی ئیبراهیمی دابنێنەوە گچکیان کردەوە دیارە هەم لە باری پانی و باری درێژی و لە باری بەرزی گچکیان کردەوە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام وەرە خەڵکەکە لە سەردەمی کوفرەوە نزیکن بۆیە دەستکاری کەعبە ناکەم نایبە بۆ سەر بناغەکە ئیبراهیم
بۆی خەڵک بەلبەلەیەکی بۆ دروست نەبێ. جا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چاوپۆشی کردووە لە ڕاستکردنەوەی کەعبە بۆی کە خەڵک تووشی بەلبەلەیەکی فیکری و تووشی دڵە ڕاوکەیەک نەبێ. کەواتە جاریوە واجبی چاوپۆشی لێ دەکرێ. چ جای سنەت؟ چونکە پاڵ لێکدان و لە تەنیژێک وەستان سنەتە. گوێ گیانەکەم. جا ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چاوپۆشی لە جێبەجێکردنی واجبێک کردووە بۆی خەڵک تووشی زیانێک نەبن، ئەی چۆن چاوپۆشی لە سنەتێک ناکرێ؟ وەکو گوتم فتوا درا کە ئەسڵەن نوێژی بە کۆمەڵ هەر نەکرێ، نوێژی جومعە هەر نەکرێ کە واجبە. ئەنجا کە تۆ چاوپۆشی ینی فتوا هەبێ بۆ نەکردنی نوێژی جومعە کە واجبە و نەکردنی نوێژی بە کۆمەڵ بە تەئکید لە تەنیژێک ڕانەوەستانیش فتوا هەیە بۆی و هەر کەسێک کە لە شارەزای شەریعەت بێ دەزانێ. بەڵام ئێمە گرفتمان لەگەڵ و کەساندا عەقڵیان گچکەیە و عیلمیان کەمە. هەمیشە من بە ئەزمموی ژیانی خۆم بۆم دەرکەوتوانەی کە زانیاریان کەمە، ئەوانە زیاتر داخرا و دۆگما و دەمارگیرن. یعنی ئەوانەی کە لە ڕووی نامیلکەیەکەوە لە ئیسلام حاڵی بوون لە ڕووی نامیلکەیەکەوە دینداری دەکەن، دەڵێن حەق هەر ئەوەیە. ناکاکە ئەوە بەشێکە لە حەق، بەڵام حەقی دیکەش هەیە. یعنی وەکو گوتم لە شوێنەتی جێبەجێکردنی خواپەرستیەکاندا هەر لە ڕاوەستان و دەستگرتندا بۆ نوێژ، هەر لە زیکرەکانی ڕکوع و سەجدەدا و لە شێوەی تەحیاتەکاندا و لە شێوەی سەڵاواتەکاندا و لە جۆرەکانی دوعای ئیستیفتاحدا، هەروەها لە جۆرەکانی بانگداندا عولەما هەموو باسییان کردووە. ئەنجا کەسێک کە زانیاری هەبێ بە فراوانی ئەوە دەزانێت ئەوەش هەیە ئەوەش هەیە ئەوەش هەیە. ئەوەی علمەکەشی کەم بێ بە باریکەڕەیەکیدا دەڕوا لە ڕووی نامیلکەیەکەوە دەڵێت دین هەر ئەوەیە. ئەوەی کە فیقه ینی ئیجتیهادە لە خۆی دەکات بە دین، ئەوە لە ئەنجامی عیلم کەمیەتی. ئەگەر علمی زۆر بێ دەڵێ ئەوە ڕەئیەکە لە ڕەئیەکان، بەڵام ڕەئی دیکەشن. مامۆستا پرسیارێکم ماوە 4 دقەش لەبەر دەمما ماوە لە بەرنامەکە. دەنووسی لەم باسەیە کاتێک باسی هەڵسو و کەوتێک دەکرێت جا چ یاد و بۆنەیەکە چ نەریتێکە هەر هەڵسو و کەوتێک بێ ئەو کەسە کە دەڵێ ئەو شتە ڕەوایە پێویست ناکا بەڵگە بێنێتەوە، بەڵام بە پێچاوانەوە. بۆ نمونە یەکێک دەڵێ یادکردنەوەی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم قەدەغەیە، دەڵێن بەڵگەت چییە؟ لێرەدا هەڵسو و کەوتەکە نەریتەکە بەڵگەی ناوێ، بەڵام قەدەغەکە بەڵگەیەوێ. ئەمە چۆنە؟ بەڵێ چونکە زانایان وەکو گوتم دەڵێن بناغە لە پەرستشەکاندا ڕێلەی ژیرانە مەگەر شەریعەت داینابێ، یاخود شەرع دانەر کە خوایە سوبحانه وتعالى داینابێ. بەڵام بناغە لە هەڵسو و کەوتەکاندا ڕێپێدرانە مەگەر شەریعەت ڕێی لێگرت بێ. الأصل في العبادات المنع إلا ما شرعه الشارع، وكو عبد الرحمن بن ناصر السعدي دله لكتاب قواعد فقهية مهمة. والأصل في العادات يعني في المعاملات الإباحة إلا ما منعه الشارع يعني ما حرمه الشارع. كواتا أجر كسيك بلي لبواري عبادة كان دا برس كان دا بشمكة تايبتي كي كسيك بلي والله دور كاد نيجي فلانش تدكم دلين بلغت شيء چونکە عیبادەت بەبێ بەڵگە ناکرێ. بەڵام ئەگەر کەسێک بڵێ وڵا ئەمە لەسەر مێز نان دەخۆم، لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر زەوی دانیشتن 4 مەشقی، بەزم لەسەر کورسی دانیشتم و لەسەر مێزیش دەخۆم و بە چەقۆ چەنگاڵیش دەخۆم، ناڵێن بەڵگەت چییە؟ بۆ چونکە ئەسڵ لە هەڵسو کەوتەکاندا ڕێپێدرانە. بەڵام دەڵێن ئەگەر کەسێک گوتی ئاوا دەکەم دەڵێن باشە ڕەوایە، بەڵام ئەگەرێکێک گوتی نا ئەخرە ڕێ لێ گیراوە دەڵێن کوا بەڵگەت چییە؟ ئەگەر ئاەتێک هەبوو فەرمایشتێک هەبوو ئەوە ڕاستە. بۆ ئێنە بەدەستی چەپ خواردن و لە کاتێدا لەگەڵ کۆمەڵێک پێکەوە دادەنیشن دەست لە قاپ جێڕان و بیسمیلایی نەکردن ئەوە هەموو ڕێ لێ گیراون. عادەتە، نان خواردن عادەتە، بەڵام دەق هەیە لەسەرەوە دەی بەدەستی ڕاست بخۆی. حەدیثەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە بە عومەر بن ئەبی سەلەمەی فەرموو یا غولام سەمی الله وكل بيمينك وكل مما يليك، ڕۆڵە گیان ناوی خوا بێنە و بەدەستی ڕاست خۆ و لە پێش خۆشتەوە بخۆ. کەواتە بسمیلایی نەکردن و بەدەستی چەپ خواردن و لە پێش خەڵکی دیکە خواردنەکە لە پێشەوە دەست دێ ئەوە ڕێ لێ گیراوە، ئەوە دەقی لەسەرە. ئەگەر دەقی لەسەر نەبوایە وانە دەبوو. بۆ وێنە بەنسبەت میوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی میوە بە کەیفی خۆتان تێبگەڕێن. بۆچی؟ هەیە پێی خۆشە زۆر نەگەی بێ، هەیە پێی خۆشە گەی بێ.
ئەمە جۆرە و جۆرە بەڵام خواردن هەموو یەک جۆرە کەواتە ڕاستە بۆ نەرێتەکان بۆ عادەتەکان ئەسڵ ڕێپێدرانە ئەگەر هەر کەسێ بڵێ وڵا فڵان عادەتە نابێ ببێ بەڵێن بەڵگەت چییە بەڵام بۆ عیبادەتەکان بەعکسەوە ئەگەر کەسێک وتی فڵان عیبادەتە هەیە دەڵێن بەڵگەت چییە بەڵام بۆ نەرێتەکان هەمووی ڕەوان مەگەر شتێک شەرع قەدەغەی کردبێ بۆ وێنە لە هەڵسوکەوتی بازرگانی و ئابووریدا شریعەت غەشی مەنع کردووە من غەشەنا فەلەیسە میننا شریعەت ئیحتیکاری واشە پاشەکەوتکردنی زەخیرە و شتێک کە خەڵک پێویستی پێێتی هەڵگرتنی بۆ ڕۆژی گرانی قەدەغەی کردووە من احتەکەڕە فەهوە خاطئون هەروەها شریعەت دزی قەدەغە کردووە ڕێگری قەدەغە کردووە ڕیبای قەدەغە کردووە غەسب و دەست بەسەرداگرتنی قەدەغە کردووە ئەوە دیارە ئەمما جگە لەوانەی کە شریعەت قەدەغەی کردوون هەمووی ڕەوایە یا لە مەسەلەی حوکمڕانیدا شریعەت حوکمی میراتی قەدەغە کردووە حوکمی خۆسەپاندنی قەدەغە کردووە بەڵام چۆن دادگەری بێتە دی چۆن زیاتر پرس بە خەڵک بکرێ چۆن ڕای خەڵک زیاتر وەربگیرێ هەمووی ئاەتی و ئەمڕهم شوڕا بەینەهم دەیگرێتەوە میکانیزمەکەی هەر شتێک بێ چۆن لە دادگەری زیاتر بچەسپێەوە خەڵک زیاتر پرسی پێ بکرێ خەڵک زیاتر بەشدار بکرێت لە حوکمڕانیدا کە لە ئەسڵدا سوڵتە هی خەڵکە چۆن وابێ ئەمە زیاتر ئاەتە مبارەکەی سوورەتی شوڕا و عادەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە هەمیشە لە بەڕێوەبردنی کاروباردا ڕاوێژی کردو بە هاوڵانی ئەوە دەیگرێتەوە کەواتە فعلا ئەگەر کەسێک بڵێ وڵا بۆ وێنە گەشتە بەهارە قەدەغەیە هەر بەهاران خەڵک دەچێت دەشت و دەر بەڵێن بەڵگەت چییە ئەخ بۆ بەڵگەم چیە قەدە نا چۆن بۆ عادەتەکان دەبێ بەڵگە هەبێ لەسەر قەدەغە بوون ئەگەر ئەسڵ ئەوەی کە ڕەوایە یا مەسەن ئیشێ دەچێت بۆ سەردانی هەرەمەکانی میسر کاکە قەدەغەیە بۆ وڵا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی لا تشد الرحال إلا إلى 3 مساجد المسجد الحرام ومسجد هذا والمسجد الأقصى إذا لين پیغمبر عليه الصلاة والسلام أما يفرموا ولا صحيح بخاري مسلم دهاتوا أما بالنسبة أو كتب سي لمزجوت ده خوا برسي بكي فرميتي تنيا بوسي مزجوتانا درسته سفر بكي كلمزجوتي حرام ده خوا برسي بكي لبرن وجه بسطة زان وجه واتا پاداشتی 100,000 نوێژێ نەک نوێژێک کەلێنی 100,000 نوێژ پڕ ناکاتەوە و لە مزگەوتی پێغەمبەر صلی نوێژێک بە 1000 نوێژە لە مزگەوتی ئەقسا بە 500 نوێژە ئەمان ئەو سێ مزگەوتە ئەو ئیمتیازیان هەیە بۆیە دروستە سەفەری تایبەتیان بۆ بکەیت بەڵام خۆ باسی سەفەری دیکەی نەکردووە نەیفەرمووە لا تشد الرحال بأي نية من النيات نا بنيتي خواپەرستی تەنیا بۆ ئەو سێ مزگەوتانە دروستە سەفەری تایبەتی بکەیت بەڵام کەسێک دەچێت چای هیمالایە ببینێ کەسێک دەچێت بۆ چای قەندیل کەسێک مەسەلەن دەچێت هەڕەمەکانی میسر ببینێ کەسێک دەچێت دەریاچەی مردوو ببینێ وەکو لە قورئان داهاتوە کە دەفەرمێ فسیروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين جاري هەر چەمکی ئاەتەکە دەیگرێتەوە تۆ بە زەویدا بڕۆ بزانە سەرنجامی بەدرۆدانەران چۆن بوو هەر چەمکی ئاەتەکە دەیگرێتەوە یان قول سیروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق بە زەویدا بڕۆن تەماشا خواست چی دروست کردووە ئەو هەر چەمکی ئاەتەکە دەیگرێتەوە بەڵام پێش ئەوە هەڵسوکەوتەکان ئەسڵتیاندا دەستکراوی ڕەواییە سوپاس دەکەینەوە مەسا دەست خۆش خوا پاداشت باتەوە ئینشاءڵڵا بەسوکەوتش خوای گەورە بە عیبادەت لەمان وەرگرێن ئینشاءڵڵا خوا پشتیوان بێ ئێمەش بە تەکید بە پێی نیەتەکەمان بەڵێ هەڵسوکەوتێکە نەرێتێکە ئەتۆ پرسیار دەکەی و بەندەش وەڵام دەداتەوە ئینشاءڵڵا هەم جەنابە لەسەر پرسیارکردن کە پاداشتت هەیە و هەم منیش لەسەر وەڵامدانەوەکە وەگەر شتێکی نەمان پێکا بێ سوپاسی هەر بینەروی بێسەرێ دەکەین بۆمان ڕاستکاتەوە تێبینی و سەرنجی خۆیان بدەن بخەنە ڕوو و بە سوپاس و مەمنونێ لیان وەردەگرین بەڵام هەر شتێکیش کە دەیڵێین مادەم بە بەڵگەوە دەیڵێین زۆر سوپاسیان دەکەین کە لێمان وەربگرن و ئێمە بەگشتی دەبێت چاو بە دینداری و بە شێوەی تێگەیشتنی خۆمان بۆ دیندا بجێڕینەوە و دەبێت دڵنیا بینەوە کە ئێمە زۆر داهێنانمان هێناوەتە نێو دینەوە و لادان و خراپەکاریمان تێدا کردووە بۆیەش واقعمان بەم شێوەکە ئێستا دەیبینین و بە ئەندازەیەوە کە ئێمە جارێکی کە ڕاست و دروست لە شەریعەت تێدەگەینەوە و ڕاست و دروست و ڕێک و پێک پێوە پابەندە بینەوە خوای پەروەردگاریش ئینشاءڵڵا ئەو بەڵێنەی کە پێی داوین وەلیلله العزة وللرسول وللمؤمنین ئەو بەڵێنەمان بۆ دێنێتەوە ئینشاءڵڵا خوا پاداشت باتەوە سوپاس دەکەین بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ژمارە 8 تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە